بەڵێ خۆشەویستەکانم با باگا بین ڕۆژ بە ڕۆژ دۆستان و خۆشەویستەکانمان بەرەو گۆڕ ئەبرێن دڵنیابن ئێمەش ڕۆژێک بەرەو گۆڕ ئەبرین ئەوان ماڵ و سامان و خەڵکیان جێهێشت ئەوەی لێی پەشیمان بوون کەم تەرخەمیان بوو غافڵ بوون و غەفڵەتیان بوو بەرامبەر بە ذیکری خوا یادی خوا مردووەکان ئاخ و حەسرەت هەڵەکێشن بۆ ئیهمال و غەفڵەتیان پرسیاریان لێکرا دڵنیابن ئێمەش پرسیارمان لێ دەکرێت ئاواتە خوازن بۆ لەحظەیەک بگەڕێنەوە بۆ دنیا بەڵام تەواو فرسەتی ژیان کۆتایی پێهات دە ئێستا ئێمە دەژین ولاکان خوا فرسەتی ژیانی پێدا ئێشتا ڕۆح لە ناو لاشاندا با خەمێکی قیامەتمان بێ خەمێکی تای تەرازۆکەمان بێ قورسی بکەین واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون باقابن بەرامبەر ئەو ڕۆژەی کە دەگەڕێنەوە بۆ لای خوا حساب کتابتان لەگەڵدا دەکرێت پاداشتی کردەوەکانتان دەبینن ستەمتان لێ ناکرێت داواکاری لە خوای گەورە لێپاڕین و بۆ خاتی ناوە جوانەکان و سوپادە بەرزەکانی وامان لێ بکە حازر و ئامادە بین بۆ دوای مردنمان یا رب العالمین لە تاوانەکانمان خۆش بە